بەناوی خی گەورە میهرەبان هەزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی دیکەی چامپیۆنز لیگ دوور کابری دیکەی بەهێزی چامپیۆنز لیگ دوو یاری لوتکەی دیکەی بێزی چامپیۆنز لیگ ئەم شەو چاوەڕێی ئێمەیە. من جارێکی تر دووبارە و سێوارە دەڵێمەوانێ سوپاس بۆ یوفا، سوپاس بۆ چامپیۆنز لیگ و سوپاس بۆ پاڵاوانتی چامپیۆنز لیگ و سوپاس بۆ یانەکانی بەشدار لە چامپیۆنز لیگ کە بەجددی وەکو ئێمەی بینەری فوتبۆڵ ئەو کەسانی کە حەزمان ببینینی یاریەکانە ئەم هەموو یاریە بە چێژ و بەهێز و ناوازەیە دەبینین و ئەم هەموو یاریە پڕڕکابەریە دەبینین کە بەڕاستی شەوانی ناوازەیە. تۆ بە نمونە یاری پاریس سەن جەرمان و بەرشلۆنە وەربگرە، یاری چون چ داستانێت تۆمارکرا، یاری گەڕانەوە چ داستانێک بوو، چ ڕکابەریەک بوو، یاری دۆرتمۆند و ئەتلێتیکۆ مەدرید وەرگرێ یاری چون چی بوو، یاری گەڕانەوە چی بوو. بەڕاستی چامپیۆنز لیگی ئەمساڵ و بە تایبەتی یاریەکانی قۆناغی چارێکی کۆتایی تاوەکو ئێستا کە 6 یاری بەڕێوە چووە، کەم شەو بە 2 یاریتر هەر 8 یارەکە کۆتایی دێت بە هەموو واتایەک چێژ و واتاداری بۆ چامپیۆنز لیگ داوە. ئێمەی بینەر بە شێوەیەکی ناوازە لە یارەکانمان ڕوانیوە و توانیمانە بینەرێکی ینی کاتێکی باشمان بەسەر بردۆ لەگەڵ ئەم یاریانەیە کە ئەمە بۆ ئێمە مای گرنگجۆ و مای چێژبینین بووە. خاڵێکی گرنگ کە دەمەوێت پێش هەموو شتێ باسی کەم، بەرشەلۆنە دۆڕا یا بردیەوە، ڕیاڵ مەدرید دۆڕا یا بردیەوە. یەک خاڵ زۆر گرنگە کاک، وەڵاهی نە گیرفانە 2 دیناری تێیە، نە گیرفانە 2 دیناری لێ دەریە، و نە کەسێکی ئەزیزە بۆ گەڕێتەوە، نە کەسێکی ئەزیزیشە لە دەستەی. شانیەوەمە بە هاوڕێکە و نیگەرانکەی، شانیەوە نییە تۆ دڵی خەڵکی لەسەر عادسکەی، کۆمنتی نەشیاوکەی، قسەی ناشرین بکەی. وەڵاهی ڕاضە بۆەوە نییە، فوتبۆڵ بۆەوە نییە، فوتبۆڵ بۆ چێژبینینە. بەڵێ وەرە بڵێ بەرشەلۆنە دۆڕایەوە تیپێکی خراپن ئەمساڵ بۆ نمونە بۆرە بڵێ کاکەوەم هەڵەیەتان کردم ساڵی جنازناوێکتان نەبردۆ بێت چەند ساڵی ترە وڵبەن و ئەمانە ئاسایی، ئەمانە زۆر ئاساییە. بەس کاتێک تۆ هاوڕێکت نیگەرانە بەم شکستەی تیپەکەی تۆ پێی ئیستیفزازی بکەیت و هینکەی، وەڵاهی ئەمە ڕاضە نییە کوردێکە بەخوا. یعنی ئەوە ئاوا تێگەیشتوناوە ها چۆنەڵێ کابرا دەسی بژوو ئاڵە دەست بەرە بۆم ژێ ئاوە بەخوایەوە ئاوا سەری فوتبۆڵەکەن کاکە وانە ڕکابەری لەگەڵا بکە زۆر ئاساییە. من پێ دەڵێم ڕەخنە لە تیپەکەی بگرە بڵێ وایە بەس نەک بەوەی کە شعوری بریندارکەی، هەستی بریندارکەی. ینی تۆ بەس ئەوەی هەیە دڵی پێی خۆش بکە، ینی بەس وەرزشەکەی هەیە دڵی پێی خۆشکە. ئەم شەو دانیشتۆ کابرا بەدڵ و بەگیان دانیشتۆ بە دیاریاری بەرشلۆنەوە کە دڵی ناخۆش بۆ یارەکەی دۆڕانەوە، تۆ مێونەی تر ئیستیفزازیگەی، تۆ مێونەی تر ینی بەجددی ئەم شتە زۆر زۆر بێمانایە. ئەی تۆ وایکە ئەم شەویش چاوەڕێکە ئەویش بەرامبەرێ بکاتەوە، ئەم شەویش ئەگەر ڕیاڵ دەرکرێ ئەویش بەرامبەرێ بکاتەوە، نێو کاتە تۆ چقڵدانە و بچووک نەبێ قوبوڵی نەکەی. ئاینن ئەو بە کاکە ڕکابەری بکە، کاکە ڕەخنە بگرە، هەموو شتێ ئەواریدا. پس نەک بەو جۆرە بەداخە من لەمە کە بەداخەوە تەمەنی گەورە و بچووک نەماوە لە ناو زۆرە بەم ستایلە ڕۆشتۆ. وەڵی وەرزش بەو جۆرە نییە، یاریزانەکانن بووان هاندەرەکانن زۆربەی زۆریان بە دەگمەن هەبووە 2 هاندەر بن بەیەکا و شەڕ بێ وین بێ. یعنی من نازانم گەورەترین سیراعی تۆپی پێ یەکێک لە هەرە تایبەتمەندترین و شەڕەنگێزترین یارەکان جمهوری ئارسناڵ و تۆتنهامن لە لەندەن کە یاریکردنی ئارسناڵ و تۆتنامە لە لەندەن کە دەربی باکووری لەندەنە کە هیچێکە لە بێسترین کە وە یەکێکن ئەو دوو تیپان کە زۆرترین ڕقیان بەرامبەر بەیەکەی. ناسە مەڵی ئەو شەڕە نابینم کە لێرە هاندەرەکانەیکەن. ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە ئەمە کەتەلۆنیا، ئەمە مەدرید، ئەم هەموو هاندەری مەدرید سەفەرەکا بۆ کەتەلۆنیا، ئەم هەموو هاندەری کەتەلۆنیایەتە سەفەرەکا مەدرید، یاری کلاسیکۆ کۆتایەت و مشتێک کۆتاییەت. ئەوە ناکابرا دڵی برا عادسکە کاکە تۆ هەڵە سێری وەرزشەکەی. بەرحاڵ ئەم پامەم هەبوو ویستم بیگەێنم کە من بەداخم هیوادارم وەرزشێکی تەندروست بکەین و هیوادارم پێکەوە چێژێکی تایبەت لە یارەکان وەربگرین و مەجای ڕەخنەش لە تیپەکەی منیش و لە تیپەکەی تۆ هەیە.
و مەجای مناقەشەشەیە و مەجای ئەوەژەیە کە پێکەوە تاوتوی بابەتێ بکەین زۆر بە جدیش باسیکەین بەڵام مەجای دڵعەزێدانی یەکمان نییە مەجای زویرکردنی یەکمان نییە لەبەرەوە واز لەم حاڵەتە بێن سەوارەت بە بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان تاوان ئەندێکی پێش دەستپێکی یارەکە و پۆستی کردیشم پاریس سەن ژەرمان پێش کارتە سوورەکەی ئاراوخۆش بەلایانی هێرشبەری یاریە کرد تۆ دیقەت بدە بەرشەلۆنە تاو کاتێ ئاراوخۆ دەکرێتە دەرەوە پاریس سەن ژەرمان چەندکە مەترسی لەسەر بەرشلۆنە دروست کرد و چەندکە لە نزیک ناوچەی سزای بەرشلۆنە دەرکەوت لە بەرامبەردا بەرشلۆنە چەند جار دەرکەوت بەرشلۆنە دوو تۆپ دەرکەوت کە هیچێکیان هێرشەی هەڵگەڕاوە بوو کە ڕافینا گۆڵی پێتۆمار کرد ئەوەی تریان لیڤاندۆڤسکی تۆپەکەی کردە دەرەوە بەڵام پاریس سەن ژەرمان پێش کارتە سوورەکەش چەند جارێک بۆ یاریکردن بۆ ئەنجامەکە یاریە کرد تاوان من ینی بۆ نمونە هاوڕێکانیشم کە ئەندەری بەرشلۆنەن ئاماژەیان بە خاڵێ کرد دەبوایە چاوی 4-4-2 یاری کردە زۆر واقعی بوو بۆ پشت ئەستوری بەنجامی یاری چوون و تا ڕادێکیش لەگەڵ 4-4-2 تیپەکە و دەگونجێ دەتوانی مامەڵێکی باشتر بکەین نەک تۆ یاماڵ و ڕافینا لە ڕکابەری بکەیتە دەرەوە لە بەرگریکردن و دواتریش لیڤاندۆڤسکی لە پێشەوە ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە ئەمە وەکو هەڵەیەکی بچووک کارتە سوورەکە هۆکار بوو بۆ سەرکەوتنی پاریس سەن ژەرمان بەڵێ کارتە سوورەکە 100% هۆکار بوو بۆ سەرکەوتنی پاریس سەن ژەرمان 100% هۆکار بوو بۆ سەرکەوتنی پاریس سەن ژەرمان جارێکتر بۆ دووبارەکەمەوە 100% هۆکار بوو بۆ سەرکەوتنی پاریس سەن ژەرمان بەڵام یاری سوودوەرگرتنە لەم هەڵانە تۆپەکەی کە دۆناڕۆماش لە ناوی یاریگای پارک دی فرانسا ڕشتی لە ناوی یاریگای باخچی شازادەکان و هات و لیڤاندۆڤسکیە نایەوە و ڕافینا گۆڵی لێ تۆمار کرد هۆکار بوو بۆ شکستی پاریس سەن ژەرمان ڕافینا تۆپەکە پێدری تۆپ هەڵەیە دیفاع وەستاوە سەیری ڕافینا کە ئامین تلاقی ڕافینا نابینەکە دەچێتە ناوە هۆکار بوو بۆ تو بۆ شکستی پاریس سەن ژەرمان یاری بەم جۆرەیە ئەم هەڵەیەگە و هەڵەیەگە و هەلەقەیە قۆزێتەوە لەکە ناقۆزێتەوە هەر فوتبۆڵ بەم جۆرێ کارتە سوورەکە ناپیشەگەرانە مامەڵەکردنی ئاراوخۆ بوو چونکە تۆ ئەنجامی یاری چوون لە سوودی تۆیە لەوە باشتر گۆڵێکی شت تۆمار کردووە هەلێکی زۆر زێڕینە بارکۆلا ئینفرادە ڕوبڕی گۆڵ پارێز بۆتەوانێ دوو ئەگەر لێرەدا هەیە دوو ئەگەر کاتێک تۆ بارکۆلا ئاراوخۆ تێدەپەڕێنن تۆ دوو ئەگەریەتە بەردەم ئەگەرێکیان گۆڵکردنە کە ئەنجامەی ئەم یاری یەکسانە بێت تۆ هێشتا تۆ تواناو هەیە هێشتا تۆ ئامادەی بۆی گۆڵێکی تریشکێت چونکە باسانترین شێوە گۆڵێکی لەسەر پاریس تۆمار کرد ئەگەری دووەم ئەگەر تۆ وازی لێبێنی ڕەنگە ئەم تۆپە بچێتە دەرەوەی گۆڵ ڕەنگە تیشتیگن بگرێ و ڕەنگە ئەم پێ دەڵێم ئەگەری یەکەم گۆڵە کە ئەیکات و ئەنجامەکە یەکسانەکات ئەگەری دووەم کردن دەرەوەی ئەم تۆپەیە لەگەڵ شتێگن ئەم تۆپە بژێڕێتەوانێ ئەمە دوو ئەگەر خراپترین ئەگەر چییە؟ خراپترین ئەگەرەوەی کە ئاراوخۆ کردی خراپترین ئەگەرەوەی کە ئاراوخۆ کردی بۆ ئەم ئەگەرە ئەگەر بێت و لە خولێکی هێشتا و پێنجا بووە لە خولێکی هێشتایە بووە لە خولێکی نەوەیە بووە بەرشەلۆنە لە ژێرفشار و زەختێکی گەورەیە بووە زۆر ئاسایی بۆ ئاراوخۆی بکردە بەڵام تۆ دەستپێکی یاریە ئەم هەڵە کوشندەیە چۆن ئەنجامەدەی لەبەرەوە ئاراوخۆ قورسترین بڕیاریە و ئاراوخۆ قورسترین باجی بە یاریزانەکانیە و قورسترین باشی بەیانی بەرشلۆنەیە و قورسترین باجی بە شاڤیە و قورسترین باجیشی بە ئەندەرانی بەرشلۆنەدا یاری تۆپی پێ بریتیە لە قۆستنەوەی هەلەکان ئیندیچی ئەم تەرتەی نەقۆستایەتەوانێ ئەمە خراپی بوو بۆ ئیندی بەس کاتێی قۆزێتەوە ئەمە شانازیە بۆ ئیندیچی ئەمە دەستکەوتە بۆ ئیندیچی هەڵەکانی یاری ڕابردووی تۆ ئەتەوێ منەم یاری بێم ستایشی ئیندیچی نەکەم بۆ لەبەرەوەی تا پێش کاتە سوورەکەش بڕۆ بزانە بەرشەلۆنە مەترسی دارتر بوو یا پاریس سەن ژەرمان پاریس سەن ژەرمان تۆپی زیاتر لابوو یا بەرشلۆنە هەر پاریس سەن ژەرمان باشتر بوو ئیندیچی هەڵەکانی یاری ڕابردووی ڕاش کردوەوە سینسۆی لا بردووە لە پێگاتی سەرەکی لیکانجینی لا بردووە یاری واقعی کردو ئەمساڵی مریزایری باشترینی ئاسی پێشکەش کردو یاری پێکردێتەوە گەڕانێتەوە پێگاتی سەرەکی هەڵەکانی چارەسەر کرد لەبەر ئیندیچی شانی ستایشکردنە بەڵام ئاراوخۆ هەموو شتێکی لە بەرشلۆنە تێگە تێکیە هەموو شتێکی لە بەرشلۆنەکە تێگە بەڵێ ئەکرای سز بۆ نمونە تێبینی پێگاتی سەرەتای چاوی ئەکرا 4-4-2 وایە بەڵێ ئەکرێ ئەمە تێبینیەکە بەڵام ڕەنگە 4-4-2 وایە بەرشلۆنە 3 گۆڵی لێ تۆمار بکرا
ئێوە ئێستا باتنا بتاوتە کاکە بۆ 4-4 یاریەکەی تۆ چەند یاریە بە 4-3 یاریەکەی عیبت نییە لەبەری دایم ئەو لانە ئیجابی کە تۆ باسێکی لانە سلبیەکەشی هەیە هەردووچی واریدە بۆ نمونە تۆڵی 4-4 یاریەکە ئەگە گریمان 4-4 تۆ بە گریمانە یاریەکەڵی 4-4 یاری کردایە پاریزە و زەختی نەیە کردو بەشۆنە بۆیە بۆ گۆڵی زیاترکە گریمانە ئێمەی تۆ ئەمنیش گریمانەکە و پێڵم ڕەنگە 4-4 یاری کردا پاریس سەن ژەرمان باشتر یاری کردایە و بیتوانێت گۆڵی زیاتر تۆمارکە لەسەرم گریمانەیە نابێت ڕەخنە بگری ئەمە گریمانەیەکی نامەنتقیە بەڵام تێبینیە تۆ مەیە هەرچی دڵی خۆتاڵی ڕێژی بەمە نەخێر ئەمە تێبینیەکە بەڵام شتێکی دی هەیە گۆڕانکاریکردن بۆ بەشداری پێکردنی نیگۆ مارتینێز لە نێوان لیڤاندۆڤسکی و ڕافینە و یامین لامال و لە نێوان پێدری دیۆنگ گۆندۆگان ئەکرێت تۆ قوربانی بێشیشی دیکە بەی نەک بە باڵێکێتی بە تایبەتی تۆ لەو چەند خولەکە کەمە یامین لامال مەترسی زۆری دروست کرد بردنەدەرەوەی یامال ئەتوانین بڵێن هەڵە بوو ئەتوانین بڵێن بۆ لەبەری بدنەدەرەوەی یامال لەبەر چ شتێک هەڵە بوو لەبەرەوە ناکە من ڕەخنەی تاکتیکی لە چاو بگرم نابەی جۆرە منە توانایم نییە لەبەر ئەوە من پێم هەڵەیە لەبەری مەترسی لەسەر پاریس سەن ژەرمان کەم بوو مەترسی لەسەر ئەو باڵی پاریس سەن ژەرمان کەم بوو بینیشتان گۆڵی یەکەمی بەرشۆنەکە هاو لێهاتووی و کارامەیی یامین لامال بوو ئەمە چگە لەوەی پاریس سەن ژەرمان ئەم یاریە خۆڕێکردنەوەیکی تەواوی کرد و بە تەواوی بۆ بردنەوە هاتەیە یاریگاوە گۆڕانکاری تەواوی لە پێگاتەکەیا کرد و تیپەکەش لە خوڵێکی یەکدەستی بە یاری کرد لە پێناو سەرکەوتنە یاری کرد هەتاوەکو خوڵێکینەوە هەمان ئەو گوتەی کە لویسێنێکی پێش کۆنگرەکە جێبەجێ کرد من وەک خۆم دەڵێم هەر باشکرا بە کاگمەڕوان پێی بڵێم تاوان من زۆر احترامی ئەو هاوڕێیانەیە گرم کە بینەری بەرنامەکەن بەڵام کاگ ئازاد ئەحمەد کە داوای لێبوردنەکەم ناوتێنم داوا لە کاگمەڕوانەکەم کێسە هەر بلۆکی کاکە سێری بەرنامەکەش نەکە نازانم من لە هیچ شوێنێ نەموتۆ بەرشلۆنە بردوێتیانە و تەنان لای هاوڕەکانیشم پێش یارەکەش دوێنێ من خۆم وتومە پاریس سەرەکەم بڕوان بە سەرکەوتنی گریمان وتم بەرشەلۆنە سەر گریمان من وتومە بەرشلۆنە سەرەکەی ئەوە چ پەیوەندێکی بە تۆیە تۆ چی لێ گۆڕێت تۆ چی بەرزەبییتەوە تۆ چی نزمە بیتەوە بەڵێ من دوێنێ وتومە بەرشلۆنە سەر دەکەوێت کە بەخوا قسەی باشم نەکردووە بەس چی ینی چ مەسەلەیەکە گۆڕێ لەبەرەوە من بەداخۆ من ئەمەوێ کۆمەڵێ کەس بینەری بەرنامەکە بن کە بزان لە مەفهومی تێبگەن ئەوەی کە من سەرەتا باسم کرد ئەمانەیە کە نایڵن ئەوانی دیکە فێری وەرزش بن ئەوانەیە کە دڵیان دەری بەرشۆنە ئازێتێنیا دڵی دوایی خۆشی ئەگەرم شۆڕیال دۆرە ئەوانیش دانیشتنەوەکەنەوە بم بەداخەوە منم جۆرە بینەرانە هەڕەتێکەموانێ ینی ئەمە نەبن باشترە بەرحاڵ ئەمە وەکو ئەنجامی یاری بەرشۆن و پاریسە من باندەری بەرشۆنە دەڵێم زۆر ئاسایی وەریگرن تێوە ئەم ساڵ بە تەمای من جامەژ نەبوون لە بەرشلۆنە ئێوە بە تەما بوون لەوەی کە ینی تەنها ئامانجان قۆناغی کۆمەڵەکان بوو من تاوان بۆ قسەی کە ئاگازادیش کە و قسەیەکە لە سەرەتای وەرزە و من یە قسم کردوتومە بەرشەلۆنە بگاتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ لە گفتوگۆی دەرەوە یاریگە لەم شیکاری وەرشە وتومە باشترین ئەنجامەکە بگاتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ئەوە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگیش ینی هەنگاوێ دواترم بۆ بەرشلۆنە دانەناوە هەنگاوێ دواتر بۆ بەرشۆنە داناوە چونکە مێرکاتۆیەکی گەورەی نەکردو بەرشۆنە تیپێکی گەورەی ئامادە نەکردو تا من دانیشتم هەمووی هیوایی لەسەر هەڵبچنم بەرحاڵ دەکرێت داهاتوی بەرشۆنە باشتر بێ بەڵام ئەم یاریە زۆر گرنگ و چارەنووساز بوو بەرشۆنە کە تێیدا شکستی خواردەوە پاریس سەن ژەرمان بە شایستەیی دۆرتمۆند ئەنجامێکی باش و یاریی ناوازی بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید پێشکەش کرد سەرەڕای هێنانەوەی یارەکە لایەن ئەتلێتیکۆ بەڵام دۆرتمۆند شایستە بوو بەکوی هەردوو یاری چوون و گەڕانەوە و دۆرتمۆند بۆ پەڕی شایستەی بەسەر پشتی ئەتلێتیکۆ مەدریددا گەشتە قۆناغی چوارگۆشەی زەرین ئەم شەو لەبەردەم دوو یاری نمونەیان بایرن و ئارسناڵ جەنگێکی بەهێز لە نێوان دوو تیپا کە گورزیان بەرکەوتووە لە خولی ناوخۆیی وڵاتەکانە یاری پێشوو کە ڕوبەڕووبوونەوەکەیان ئەنجامدا ئارسناڵ لە لووتکە بوو بایرن لە نزیکی لە دەستدانی بۆنزلیگا بوو بەڵام ئێستا کە یاری گەڕانەوە ئەنجامەدەن ئەرسیناڵ لووتکەشی لە دەستدا و بایرنیش بۆنزلیگا تەواو بۆ لیڤەرکوزن یەکلا بۆ لەبەرە سترێسی بۆنزلیگای لەسەر نەماوە لە ڕکابەرێ لە ڕکابەرە هێشتا سترێسی خولی لەسەر ماوە ئارتێتا و لێرەدا
ئەم ڕوبەڕووبوونەوە جارێکی دیکە ڕوبەڕووبوونەوەی چاخۆ وڵای ئێستا لاتوە ناوێری نەستایشی کەسکەی لەسەر زەرشتی کەسکەی لە بەرێڵە تۆوت و تۆوت ینی شتەکەش نەوت بێ لە تۆوت و تۆوت هانێمە چێتە قاڵبی بوتانەوە کاکە هەر پشتی منتەقی بڵێن جا یاری بایرن و ئارسناڵ یاریەکن کە لە ئاستی لوتکایە و دوو تیپی 50-50 ڕاست ئەنجام یاری چوون لە سوودی بایرنە بەڵام دوو تیپی 50-50 و دوو تیپن لەوەی کە لە لوتکەی ڕکابەریدا بۆی کە ڕێگە مامەڵە دەکەن ڕێگەی بەختەوەری پرسیارێکی کردوڵێ لێدانەکەی گۆندۆگان ئاسایی بوو ئەزیزم من ینی چەند کەڕە دووبارێکەم و لەسەر حاڵەتە داوەرەکان قسە ناکەم والله وبالله وتەڵا کە هەرسێکی ناوی خوایەوە بۆیە سوێن بۆ دەخۆم لە هاندەری بەرشەلۆنە داوەری ئەزیز کە هاندەری بەرشەلۆنەیە کە خۆشەویستی و محیبەتی بۆ بەرشەلۆنەیە لێم پرسیەوە لە حاڵەتەکانی ئەم شەو ئاراوخۆ کارتی سوورۆی گۆندۆگان پەنارتینە ئەمە داوەرەکەی خۆتان کاندەری خۆتان نەوایوتووە لەبەری من ناتوانم قەرار بم ئەرقەلە تەسەووری حەکەمە حەکەم شارەزاترە ئەو چەندین یاریەم حاڵەتانی بینیەوە بیکات من بۆ خۆم بینەرم بەستەنا حەکەم بینەوە فیکەلیا و فیکەلێنە ئەو وا ئەڵێ من قسەی ئەوت بۆ گەێنمەوە ئەڵێ بەڵێ ئەوەی گۆندۆگان ئاسایەوە یاراو خۆش کارتی سوورە من پرسی پێکەمە واڵێسە من بابەتی یارەکەم خۆم قسە بۆکەم بەس بابەتی حاڵەتە تەحکیمەکە ئەزیزی دڵم ئەو برا ئەزیزم کە داوەرە بەم جۆرەوە بەخوا هاندەری بەرشۆنە شۆ بۆی سوێن بۆ خواردی بەشکەوەکو بابەتێکە لاو ڕوون بێ ئەوە کاکە درودیش کە داوەرێکی تایبەتی تۆپی پێی کوردستانە لە خولەکانی کوردستان بەشداری دەکات ئەویش بامان شێڵە سەرجەم حاڵەتەکانی سەرجەم بڕیارەکانی ناوژیان لە یارەکەدا دروست بوو من هیچ شتێ دەچمە سەر یاری ڕیاڵ مەدریت و یاری مانچستەر سیتی کە ئەم شەو هاندەری بەرشەلۆنە لە کەمینە مۆر ڕیاڵیەکان بۆی تۆڵی خۆیان کەنەوە بەرحاڵ من دەچمە سەر یاری بەرشەلۆنە و یاری مانچستەر سیتی و ڕیاڵ مەدریت کە ئەتوان بڵێم یاری بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدیشە بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئەمە ڕکابەری چامپیۆنز لیگە و ئێمە باس لە یاریکی تایبەتمەند دەکەین و باس لە بارودۆخێکی ناوازە دەکەین ئەم تیپیە دەکەین بە ڕیاڵ مەدریت و تیپی ئەولا دەکەینە مانچستەر سیتی و باگەرێکی زۆر لە یاری ئەم شەو مانچستەر سیتی دەگەڕێتەوە سەر پێک هاتە تایبەتەکەی خۆی کە ئەویش یاریکردنە بە پلانی یاریکردنە بە پلانی 3-2-4-1 مانچستەر سیتی ئەم شەو باگەرێکی زۆر دەچێتەوە سەر ئەو پلانە بە پلانی 3-2-4-1 بەشداری یارەکە دەکاتەوە و دەیەوێت بارودۆخەکە ڕوون بکاتەوە تەمان من حاڵەتەکان بە چۆن ڕوونەکەمانێ یاری پێشوویەوە لەبەر چاوتانە مانچستەر سیتی گۆڵێکی لەم هێڵەوە کرد و گۆڵێکیشی لەم هێڵەوە کرد باشە واتە جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم جارە مانچستەر سیتی ئەم دوو هێڵەی بەکارهێنا بۆ تۆمارکردنی گۆڵ کەواتە یەکێک لەو چەکانەی کە ئەم شەو گواردیۆلا بەکاری دێنێتەوە لە کاتی چڕی بەرگریکردنی ڕیاڵ مەدریت لێدانەکانە لە دەرەوەی ناوچی ساڵ ئێمە چەندێک من باسمان لەوە بۆ دەکرد کە باسی سیتیمان دەکرەمان و چی ئەمان و گۆندۆگان نەمان لەم تیپە ئەو تۆپە کەوتووە خواردبووانەی کە دەکەونە خوارەوانەیە کەس نییە بیکا بە گۆڵە بۆیە سیتی گۆڵکردنی کەم بۆ بۆیە ئێستا ئەمە نوقتەی بەهێزە ئەمە نوقتەی بەهێز دەبێت بۆ سیتی کە دەبێت ئەم شەوی ژەم پلانە وجودی هەبێت باشە ئەم شەو دەبێت ئەم پلانە بمێنێتەوە بەڵام لە هەمووی گرنگتر بۆ یاری ئەم شەو بە ئەگەرێکی زۆر ئەگەر واڵکەر سەرەکی بێت باسی ئەگەرەکان کەی ئەگەر واڵکەر سەرەکی بێ تەمان ئەمە دەبێتە واڵکەرەوە ڕۆبن دیاز ئەمە گڤاردیۆڵ و ئەمە دەبێتە ستۆنز و ڕۆدری و ئەمەش دەبێتە فۆدین بەرناردۆ و دیبرۆین و جاگریلیش و ئەمیش ئەرلێنگ هاڵەند ئەم پێگاتەی سیتی پێمان دەڵێت چی هەمان ئەو وتەی ئیندیکی کە هاتە ناو بەرشلۆنە ئەڵێت ئێمە خولێکی یەک کە دەستمان بە یاری کرد بە پلانی چڕی هێرشبەری خۆمان یاری دەکەین کەواتە
هەمان سیناریۆی وەرزی ڕابردوو هەمان خەسڵەتی سیتی لە خولێکی یەکەوانێ بە پلانی هێرشبەری یاریەکە بەڵام خاڵێکی گرنگ هەیە بۆ سیتی لێرەدا با ئێمە بزانین بە تۆپ سیتی مەترسیدارە بێ گوێ لەم خاڵە بگرە چونکە دیبرۆین وجودیە بێ بە تۆپ سیتی مەترسیدارە بێ و ڕیال ماندووترە بێ بەڵام بە بێ تۆپ سیتی ماندووترە بێ ڕیال بەدەسەڵاترە بێت چۆن یاری چوون تاوان من پێم وابێ 3 جاری ڕێک سری یاری چوونم کردوتەوانێ و سەرەتای پێگاتەکە کە دانرا لەوەی کۆڤازی جیاریکە لە شوێنی دیبرۆینا من قەت باوەڕم بەوە نەدەکرد بەڵام باوەڕ بکەن من 3 جار دەڵێم سری یاری سیتی و ڕیاڵم کردوانێ باشترین یاریزانی و یاریە لای من نە ڕۆدریگۆ بوو نە فۆدیم بوو نە گڤاردیۆڵ بوو هیچ کامیچیان نەبوو لای من یەک یاریزان لە هەمویان باشتر بوو ئەویش ماتیۆ کۆڤازیچ بوو ماتیۆ کۆڤازیچ باشترین یاریزانی یاری چوونی نێوان ڕیال مەدرید و مانچستەر سیتی بوو بەچ پێوەرەك ئەو دابەشبوونانەی ماتیۆ کۆڤازیچ کردوێتی لە کاتی پلانی لە کاتی تۆبلابوونی ڕیال مەدرید ئەمە شوێنی کۆڤازیچ بووە لە کاتێکا کوێیە شوێنی کۆڤازیچ ئەم مەرکەزەیە تۆ دووەم ناوەندی ارتیکازی کە دانراوە لە پێگاتەیە لە کاتێکا کە تۆپیان ینی تۆ بەچێدا کۆڤازیچ ناتوێتۆ نێو نیوە یاریگای خۆیان وە لە نێو نیوە یاریگای خۆیان ئاوە کۆڤازیچ دابەشبوونی هەیە لە یاریگادا بڕۆن سەیری ئەو جوڵانەکەن کە کۆڤازیچ کردوێتی بەهێزترین خاڵی مانچستەر سیتی لە یاری چوونە کە کردی بەبێ تۆپ هیچ مەجالێکی جوڵە دابەشکردنی ڕیال مەدرید و پاساتکردنی ڕیال مەدریدی نایە ئەمە خاڵێکی زۆر بێزی مانچستەر سیتی بوو کە بەبێ تۆپ لە نەبوونی تۆپ ئەنجامیانە ئاڵوگۆڕی تۆپ لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدریددا لە خولەکێک زیاتری نەدەخان تۆپەکە تەسلیم نەکرا بۆ هایپرسین هەبوو لەسەر یاریزانەکانی ڕیال سیتی بە 6 یاریزانەوە لە ناوچەی سزای ڕیال مەدریددا بەبێ تۆپ وجودی هەبوو بەبێ تۆپ وجودی هەبوو وەکو بینیشتان کە ئەم پەستانی سیتی وای کرد کە کۆمەڵێ فەراغیاننا کە دواتر هەلەکان لە دەزیران ڕۆدریگۆ گۆڵێکیانی پێنا بەڵام دوو هەلو ڤینیسیۆسیش هەلێکیانی پێفەوتان ئەو تۆپانی کە دەکەونە پشتەوە چونکە ئەم هایپرسینەی مانچستەر سیتیەی کاکە گواردیۆلا هێناوێتێ نێو پۆزیشنەڵ پڵەیەکەی خۆیەوانێ کە وەکو وتمان گواردیۆلا لە سوودی پلانی بەرگری سوودی وەرگرتووە لە پلانی جیگمپڕی سوودی ینی هەمووی هاتووە تێکەڵی کردووە بەبێ تۆپ بە 6 یاریزانێتە ناوچەی سزای یەتە ناوچەی یاریکردنی تیپی ڕکابەرەوانێ بۆی نەهێڵێ مەجای تەواو هەبێ بۆ دابەشکردنی تۆپ ئەمە یەکێکە لە خاڵە بەدا بەڵام لە بەرامبەرە لایەنەی جابەکەی چیە فەراغە لە پشتەوە دەدرێت بۆی زۆر گرنگە تۆ شارەزاتر بی لەوەی چۆن ئەم تۆپانە دەکەیتە گۆڵۆ نەک هەمان هەڵەکان یاری چون دووارە بکەیتەوە ئەمە وەکو یاریکردن نەبوونی کۆڤازیچ ئەکرێت ئەم پەستانە لەسەر ڕیال مەدرید کەم کاتەوە و ئەکرێ ئەو دەرفەتە بداتە ڕیال مەدرید باشتر ئاڵوگۆڕی تۆپ بکە کە باشتر ئاڵوگۆڕی تۆپیشی کرد چونکە ئێمە لێرەدا باس لە کۆمەڵە یاریزانەکەین کە یەک لە یەک ناوازەترن و کۆمەڵە یاریزانی پێرفێکتن و کۆمەڵە یاریزانی ئاستبەرز و سەرجەم تیپەکان خەون بەم یاریزانانەوە دەبینن کە یاریان بۆ بکەن وەجگەلەوە دوو ڕانەری کارامە لە پشتیانەوە کار دەکەن هەچ کامێک لەم تیپەیان تۆپی لابێت مەترسی تەواو دەخاتە سەر ئەو تیپەی دیکەی کە تۆپی پێنیە بۆیە ئەم خاڵە لە لای هەردوو ڕانەر ئاماژەی پێکراوە و لە لای هەردوو ڕانەرەوە ینی وەکو بێزی ڕوونکراوەتەوە پێش یارەکەش چ گواردیۆلا چ ئەنچلۆتی ڕێز و تەقدیری زۆریان بۆ یەکە بۆ بەڵام هەردووشیان باسییان لەسەر کەوتن کردو ئەم خاڵە ینی گرنتیەوە دەدا بە ئێمە ئەوەی کە ئێمە ئەم شۆ لەبەردەم بینینی یاریی بە چێژدان کە دوو ڕانەری ڕۆبەڕوویەک دەبنەوە کە هەردووشیان بۆ بردنەوە یاری دەکەن هەردووشیان لە پێناو سەرکەوتن یاریەکەن ئەمە خۆی تایبەتمەندی ئەگەر بێت و لە یارەکە داوە جێبەجێ بکرێت سیتی ئامادەتر لە یاری ڕابردوو سیتی کامڵتر لە یاری ڕابردوو سیتی وەرەبەرزتر لە یاری ڕابردوو سیتی پشتەستورە بە ئەنجام بە پشتبەستن بە ئەنجامی یاری ڕابردوو سیتی کێشەی لە یاریگانیە کێشەی لە چیمەن نییە و کێشەی لە هاندەر نییە هەموو ئەم خاڵانە لە بەرژەوەندی مانچستەر سیتی بەڵام دەبێت بزانین کە بەرامبەر چیاری دەکات بەرامبەر بە
ڕیاڵ مەدرید و کۆی گواردیۆلاش باسیەکە بەرامبەر بە پاشای چامپیۆنز لیگ یاری دەکات وە هەموو کاتێکیش باز لەوە دەکات دەگەر بتەوێت چامپیۆنز لیگ بەریتەوە دەبێت لە ڕیاڵ مەدرید بەریتەوە گواردیۆلاش ئەڵێ من ئەم ساڵ ئامانجیەکەمان پارێزگاریکردنە لە نازناوی چامپیۆنز لیگ کە ئەمە ژواتای ئەوەیە کە بەڵێ ئامادەم بۆ بردنەوە لە ڕیاڵ مەدرید ئەرکی ڕیاڵ مەدرید و هەڵانەی کە لە یاری چووندا کردی طبعا یەکێک لە تەکتیکە سەرکەوتووەکان کە بۆ بینەر کە بیوێلی تێبگالەوەی کە ڕیاڵ مەدرید ئیشی لەسەر کرد کاتێک واڵکەر وجودی نەبوو ڕیاڵ مەدرید هەموو سەرنج و هەموو تێبینەکانی خستە سەرچی سەر باڵی چەپی هێرشبەری و باڵی ڕاستی بەرگری مانچستەر سیتی کە بە ڕۆدریگۆ بە ڤینیسیۆس بە بێلینگام پەستانیان لەسەرەوە باڵە دروست کردبوو و توانیشیان 2 گۆڵ لەو باڵەوە بێن ئەنی بەو پەستانی دووسیان کرد توانیان 2 گۆڵ لەو باڵەوە بێن کە تۆمارە ئەمە گۆڕانکارێکی تەکتیک بوو بەڵام ئەمە لایەنە ئیجابەکەی لایەنە سلبیەکەی چی بوو ئەمە لایەنە ئیجابەکەی بوو لایەنە سلبیەکەی باڵی ڕاست بە تەواوی چۆڵ بوو و وای کرد کە گڤاردیۆڵ پەستانی تەواو لەسەر ڕیاڵ مەدرید دروستکە جاگریلیش ئەم هاتنە پێشەوەی هەبێ حڕیەتی زیاتری کۆڤاچیچ و گڤاردیۆڵێکێک بوو لە یاریزانانەی کە گۆڵی تۆمار کرد بەرگریکاری باڵی چەپاتە لە باڵی ڕاستی ڕیاڵ مەدرید و گۆڵی تۆمار کرد بۆ هەموو پەستان و زەختی ڕیاڵ مەدرید چوە باڵی چەپ فەراغی یا لێرە بۆ لەبەری لێرە پەستان لەسەر گڤاردیۆڵ نەبوو و یاریزان لەم باڵەوە تەنها ڤاڵڤێردی مەترسی دوورسەگرژنی دەتوانی بەتەنها بۆیە وای کرد ئەمە لە سیتی ئەم سەرکەوتنە ڕووبا بۆی کاتێ ئەم پەستانە دووبارە بکەیتەوانێ ئەبێ ئەم لایەنە بگریتەوانێ ئەبێ ئەم لایەنە بگیرێتەوانێ وەکو یاریکردنی میلیتا و ناچۆ باگەریز بە بەشێکی زۆر لە ئەگەرەکان ئەم شەو هەر ناچۆ سەرێکی دەبێت ینی پێشببینی ناکرێت کە میلیتا و سەرێکی بە بەڵام سەرباقی ئەمۆمانە ڕیاڵ مەدرید هیچ کێشەیەکی نییە ڕیاڵ مەدرید ئامادەیە ڕیاڵ مەدرید هیچ بیانوێکی پێ نییە بەڵێ وەکو تیپ و وەکو ئامادەکاری وەکو مێرکاتۆ ئەمە بابەتێکی ترە بەڵام وەکو ئێمە ئێستا کە باسی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگەکەین کە باس لە ڕوبەڕبوونەوەیەکەکەین تیپێکمانەیە کە مۆرزە لە چامپیۆنز لیگیان نەدۆڕاوە ڕوبەڕووی تیپێکی تر دەبێتەوە کە لە مۆرزای لە چامپیۆنز لیگ نەدۆڕاوە یەکی نۆ یاریان ئەنجام داوە هیچیان یاریان نەدۆڕانەوە هیچیان یاریان نەدۆڕانەوە ئەمە واتایەوەی گەینە کە تۆ دوو تیپی بێست دوو تیپی ناوازە ڕوبەڕووی یەک دەبنەوانێ و هەردوو تیپەکەش خاوەنی ژمارەیە گۆڵی زۆرن بەکۆی گشتێم نوێیاریکە ئەنجامیان داوە واری چوونیشیان پێمان دەڵێت کەم دوو تیپە هەموو کاتێک توانای گەڕانێت تۆست دیقەت بدەن ئەگەر یاری چوون وەرگرن سەرەتا یاری مانچستەر سیتی گۆڵی کرد ڕیاڵ مەدریدی شۆ کرد بەڵام ڕیاڵ مەدرید نەڕووخە 2 گۆڵی کرد وارەکەینەوە جێمی یەکەم بە پێشکەوت ناتێتەوە جێمی دووەم یارەکە ڕیاڵ مەدرید دووەلی لەدەستدا بۆی کە پێش بکەوێت زیاتر لە بەرامبەردا سیتی وری نەڕووخە هاتەوانێ 2 گۆڵی تۆمار کرد و پێش ڕیاڵ مەدرید دیشکەوت بە سەرباقیەوە ڕیاڵ مەدرید هەر وەرەی نەڕووخە هاتەوانێ گۆڵی 3-3 تۆمار کرد و نزیکیش بوو لە گۆڵی 4-3 کەواتە ئێمە ئەم شەو لەبەردەم یاریی تایبەتمەند و مێژویان و لەبەردەم یاریی ناوازایان لەوەی کە دوو تیپ ڕوبەڕوو دەبنەوە کە بۆ هەموو ئەگەرەکان ئامادەن بۆ هەموو ڕکابەریەک ئامادەن و دەتوانن ڕکابەری بکەن تا کۆتاسان چ بایرن و ئارسناڵ چ ڕیاڵ مەدرید و مانچستەر سیتی بە هەمان شێوە هەردوو لە ئامادەن بۆ ڕوبەڕوونەوە تکایە بەشی کۆتایی تەرخانەکەمەوە بۆی تکایە ڕێزی بەرامبەرەکە و بگرێت تکایە ئەم فوتبۆڵ ئەم دوو کاژمێرە ئێمەی بینین و ئەڕوا خۆشێکی دوایەوە خەوی بە سەریا بڕوا بکە بەیان هەموو شتێکی بیرێتێتەوە یعنی خۆشی دنیا هەر بەو جۆرێ بۆ دڵی هاوڕەکەت دەڕەنجێنی من لە پێشە ڕوبەڕووی یعنی بەداخەوە قسەیەکەم لە دوای سەردەمی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنا ینی هەمیشە قسێ بە کاکامەران ئەڵێم چێژی زۆرمان بینی لە میسی ڕۆناڵدۆ بەڵام بەداخەوە لە ناو کووردا چێژەکەی بەغەڵەت بڵاو بۆ دووبەرێکی زۆری دروست کرد لە ناو وەرزشا میسی ڕۆناڵدۆ و بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید و ینی ناڕێکێکی زۆری لە بینینی یاریەکانە دروست کرد شەڕ و ئاژاوەیەکی زۆری لە نێوان یاریەکانە دروست کرد دەکە ئەمە کاڵ بۆوانێ کە ئێوەش کاڵیکەنەوانێ وەرن ڕکابەری بکەن وەرن باز لە غەڵەتی تیپی یەکتر بکەن وە بەڵام تکایە دڵی یەکتر مێشن وەگەوی من لە شەوی ڕابردوو بینیم کە من بەداخم کە ڕەنگە منی ژۆک و تۆ پێم خۆش بوو بێ بەشۆندە بەڵام بۆچی دڵی هاوڕێکم بێشن من دڵیەوە بە هەموو دنیا نادەم سپێنیەوە فریامەکەوێ بەس بەخوا بەرشۆنە 5 گۆڵکار نەفریامەکەوێ 5 لێ بکرێن نەفریای منەکەی وەرزش وەکو خۆی ببینێت تکایە شکاری وەرزشین پێشکەشکردن
تاکشەمەی داهاتوو پێتان دەکەمەوانێ خواتان لەگەڵ.